سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش دیارە بەپێی پێشبینیەکانی کەشوهاو بووە ئەو کەسانی کە لە بواری کەشناسیە ئیش دەکەن شەپۆلی بارانبارین لە سنووری ئیداری گەرمیان کۆتایی نەهاتووە. من ئەمەوێ بۆ قسەکردنی زیاترەوە بۆ ئەو زەرەر و زیانانەی کە شەوی ڕابردوو بەهۆی بارانبارین و لاف دروستبوونی لافاوە لە سنووری ئیداری گەرمیانە دروست بوو بچمە لای وتەبێژی ئیداری گەرمیان چۆمان ئەحمەد کە ئێستا لەگەڵمانەیەکە چۆمان فەرمیتە ئێنە ئەگەر باسی ئەو زەرەر و زیانە من بۆکەی بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیداری گەرمیانە زیانەکان چی بووە ئەو جێگا و شوێنانە چین کە زیانیان بەرکەوتووە. بەڵێ لەسەر ئەو پێشبینیانەی بەڕێوەبەرایەتی گشتی کەشناسی و مولەرجەزانی هەرێم کە بە ئیدارەی گەرمیانیاندا ئێمە لە دوو ڕۆژی ڕابردووە ئیدارەی گەرمیان هەستا بە دروستکردنی لیژنەیەک بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی لافاو کە خۆی دەبینێتەوە لە یەکە ئیداریەکان و دامەدەستگا خزمەتگوزاریەکان. دیارە لە ماوەی ئەم دوو ڕۆژە ڕێژەیەکی زۆر باران لە سنووری ئیدارەی گەرمیان باری کە چووە سەروی 100 ملیم بارانبارین. زەرەر و زیان لە ناو شاری کەلارە بە تایبەت هەبووە. کۆمەڵێک ماڵ کە خۆی دەبینێتەوە لە زیاتر لە 80 ماڵ ئاو چۆتە ناوی بە تایبەت ئەو ماڵانەی لە شوێنە نزمەکانن. زەرەر و زیانی مادی هەبووە بەڵام خۆشبەختانە تاوەکو ئێستا زەرەر و زیانی گیانی نەبووە کە ئەمەش مای خۆشحاڵیە و لەگەڵ ئەوەیە زەرەر و زیانی تر هەبووە کە ئاو چۆتە ناو کۆمەڵێ دام و دەستگای حکومی وەکو مەکتەب و بنکەی تەندروستی و مزگەوت و ئەوانە ڕێگەکان شەو بەهۆی زۆری بارانبارینەوە تا ڕادەیەک هاتو چۆتیاندا وەستا بەڵام ئێستا ئاسایی بۆتەوە ئەو کێشانەی کە بوون چارەسەر کراون و لەگەڵ ئەوەیە سەرچاوە ئاویەکان کە لە ڕووباری سیروانەوە ئاوە گوازێتەوە بۆ گوندەکان و بۆ ناحیەکان زەرەر و زیانی پێگەیشتووە لەوانە سەرچاوی ئاوی باڵەجۆ هەروەها ئاوی سەلام لە کوڵەجۆ و سەرچاوی ئاوی شێخلەنگەر و ئاودێری پرۆژەی ئاودێری گەرمیان ئەمانە زیانیان پێگەیشتووە مەڕ و ماڵا زیانی پێگەیشتووە لە سەروی زیاتر لە 40 سەر مەڕ بەهۆی زیانەکانی لافاوە تیاچوون بەگشتی تیمەکان لەسەر هێڵن شەپۆلەکەش کۆتایی نهاتووە بۆ ئەوەی هەر مەترسیەکی تر هەبێ بە هەموو لایەکەوە بە تیمێک ڕوبەڕووی مەترسیەکان ببینەوە. ئێستا وەکو ئاماژەت پێکرد هاتوچۆکردن لە نێو شارەکانە ئاسایی بۆتەوە وە شەوی ڕابردوو ئیدارەی گەرمیان باری نائاسایی ڕاگەیان. ئێوە مەسەلەن ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان و ئایا مەترسی ماوە لەسەر ناوچەکە بەهۆی باران و لافاو کە مەسەلەن بەپێی کەشناسی کە دوای نیوەڕۆ جارێکی تر شەپۆلێکی دیکەی بارانباری سنوورەکە ئەگرێتەوە؟ بەڵێ بە پێی پێشبینیەکان شەپۆلێکی تر بەڕێوەیە بەڵام خۆتەزانیان دێجار پێشبینیەکان وە خۆی دەرناچێ لە حاڵەتێکە ئەگەر ئەو بارانە بۆ ڕادەیەی شەوی ڕابردوو زۆر بێ ئێمە پێشتر ڕێنمایی هاوڵاتیانمان کردووە کە بە ئاگاییوە لە دۆخەکە بڕوانن و پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاگوزاری کە لە سەرجەم قەزا و ناحیەکانی ئیدارەی گەرمیان جێگیری کردووە و ئالەتی لەبەردەستدایە. ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە لە کاتی بارانبارینی زۆر و ئەوانە ئەگەر مەسەلەن ئەوانەی لە گەڕەکە نزمەکانن وەکو پێشتر وتمان ئەگەر شوێنەکەیان سەلامەت نییە جێ بێڵن بۆ شوێنێکی تر چونکە ئەم کارەساتێکی سروشتیە و ڕەنگە لە توانای مرۆیی نەبێت زۆر جار بتانی فریای هەموو مەترسیەکان بکەوی و چارەسەری بکەی و هەروەها داوامان کردو ئەگەر بارانەکە چڕ بوو کە هاتو چۆ کەم بکرێتەوە لە حاڵەتێکی زۆر پێویستدانە بێ هاوڵاتیان هات چۆنەکەن بەگشتی ئێمە لەسەر هێڵین و لێرەشەوە ئەمێ بڵێم سوپاسی هەموو لایەک دەکەین هەموو کۆمپانیەکان هەموو خاوەن سەرمایە و ئەوانە کە ئەم شەو بە ئالەتەکانیان هاوکاری ئیدارەی گەرمیان و تیمەکانی فریاگوزاری بوون. بەشێک لەو هاوڵاتیانەیان لەو کەسانی کە ئێمە دومانەوە چوونێتە لایەن ئاماژەیان بۆ کردووە کە هەندێک جار پەیوەندی بە تیمەکانەوە ئەکرێ بەدەمیانەوەنان یاخود ئالێتێکی وایان نییە کە ببێتە هۆکارێک بۆ ڕزگارکردیان لەو دۆخەی کە تێکەوتون. ئێوە هۆکاری کەمی ئالێتە یان هۆکاری ئەوەیە کە تیمەکانتان کەمن لە سنوورەکە و ببوورە تیمەکان کەمەوە قەبارەی زیانەکان زیاترەوە ئەو شوێنانی کە ئاوی توێچەوە زیاترە؟ وڵاهی ئێمە بۆ هەموو شوێنێک حسابی ئەوە کراوەکە تەختەی هەموو شوێنەکان بکرێت با بڵێن کەڤەری ڕووداوەکان بکرێت تیمەکان بە گوێرەی گەڕەکەکان و بە گوێرەی شوێنەکان و هەموو قەزا و ناحیەکان دانراوە زیاتر لە ژمارەیەکشماندانەوە بۆ نمونە ئەو تیمانە کە تیمی هاوبەشن لە یەک کاتە
نوێنەری دەستگای خزمەتگوزاری و نوێنەری دەستگای ئەمنی پەیوەندیداری تێدایە. ئەو تیمانە تیمی هاوبەشن زیاتر لە ژمارێک بووە، بەڵام مەسەلەکە ئەوە بووە کە ڕێژەی بارانبارینەکە زۆر بووە، کە زۆر بووە ڕەنگە تیمەکان وەکو پێویست نەیانتوانی بێفریا بکەون، بەڵام بە گوێرەی پێویست هەوڵدراوە ئیش کراوە کە زیانەکان کەمتر بن، هاوڵاتیان لە مەترسیەکان و لە زیانی گیانی بە دوور بن وە سوپاس بۆ خواتاوە کوێستا هیچ زیانێکی گیانی نەبوو. ئومێدەوارین لەو شەپۆلەی کە ماوە زیانەکان زیاتر نەبوون. وەکو ئالێتیش کە باست کرد حکوومەت ڕاستی ئالەتی لە بەردەستا بووە، بەڵام کە زیانەکان زۆرتر بوو پێویست بە ئالەتی ترە بێ، وەکو وتم کۆمپانیا و خاوەن سەرمایەکانیش هاوکار بوون، ئەوەش جێگەی دەستخۆشیە. سپاس بۆ تۆ. دیارە بەپێی پێشبینەکانی کەشوهەوا شەپۆلەکە دوایی نەهاتووە پێشبینی دەکرێت کە لە ئێوارەی ئەم ڕۆژارێکی دی شەپۆلی بارانباری سنوورەکە بگرێتەوە هەتاوەکو ڕۆژی شەممە و لایەنە پەیوەندیدارەکان و ئیدارەی گەرمیان داوا لە هاوڵاتیان دەکا کە بۆ کاری زۆر پێویست نەبێ هاتوچۆکردن ڕابگرن بۆ ئەوەی کە بە دوور بن لە زیان و ڕووداوی نەخوازراوە.